الزوربه ولات جهان در انجام خونشاندانان گهورین سیستم سیاسیان گهورین دستالات بدمایت هد. یانجی دستالات لیفداخوازیان خونشاندران چیت و چاکسازیان برجواندیا گشتیده انجام داد. لیل هرم کردستان همو تشتک برو واجه. دستالات هرم خونشاندرم دسته که در اکیب نافت کرد ولشیناوی چنده که داخوازین واب جه بینید پیشلکاری هم بر خونشاندران انجام داد. جاودره که سیاسی جید بجید چینکا دیارکری نهینیال پشتمانا و دستالاته چینکا شطرف دستالاته و یا تیره و یا بهیزه و بردوام هاری کاریویتی تکنن شلای دستالاته و خلکه که دی یه به بهره یه به موچه یه به هاری کاریه هندی بکن بفایده چه کسک پیتای پینادت و کسک نینه هاری کاریو بکد اوه بو چت زوریت اوه بو هند زوریت اوه بداخوا مثلا اوه بو بهای کی کیم ماده کی کیم تشت کی کیم برگریل هیزه کی بکد برگریل دا صلاته کی بکد او دا صلات یا استمکار بیت دجی ملت خوب بیت دجی هاولاتی بیت اندام کالیجنا مافی مروویل پارلمان کردستان جید بجید جدایی هیئت سردریا دستالات دادگل خونیشاندران زونا کسکو زر هفدم اندام پارلمانه که دورا بادینان جی دست سرکرن حوالاتی و چالاکوان السنور پارزگاه دو کب نیاسایید زانید او بجید دستالات دور تندوتیجی هم برگرتی کارتینید و دست سرکرن و کارینان و هزه جشلای دستالات و بوی دیارده خۆپیشاندان کە ڕووی داوە و ئەو سەردانی زۆرێک لەو شوێنانەی کە کردومانە هەندێک ناوچەی دیاریکراو نەبێت کە گرتنێکی زۆر تیایدا ڕووداوە وەکو لە زاخۆ گرتنی زۆر ڕوویداوە بەڵام لە کەلار هیچ کەس نەگیراوە یەک کەس چەند سەعاتێکی کەم گیراوە دواتر یەکسەر ئازاد کراوە لە هەڵەبجە گرتنێکی کەم هەبووە لە سلێمانی گرتن نەبووە ئەمانە بژدەبەخشن بەڵام ئەوەی کە لە دووهۆکیش ڕوویداوە ڕاستیەکان و شێوازی دروستبوونی خۆپیشاندانەکە و شێوازی بەڕێوەچوونی خۆپیشاندانەکە جیاوازی زۆر زۆری هەیە وەکو حکوومەت دەمانەشی موچێوان دابی بکەیت دەمانەشی خزمەتگوزاریە بۆ دابین بکەیت داما ئەڤروکێژی چالاکوان و هاوڵاتی و هاوڵاتیان سیڤیلێن هەرێما کوردستان داخوازە مافێن خۆشی دکەم بەداخەوە دەهێن دەستە سەرکردن لەسەر بەهاناوێ چەندێ کو داخوازە مافێن خۆی کردی ئایا لە چ دنیایە چێ بووە لە چ سیستەمی حکومڕانی هەیە تو هیچ مافێکی نەدای هاوڵاتیان و داخوازی ژینێکی و داخوازە مافێت خۆ بکەین لەوڕا دەست سەرکردنا خۆپیشاندەر و چالاکوان و ڕۆژنامەوان لە سنوورێ پارێزگاها دووکێ بوویە دیاردایەکان نەشرین چکی زۆربەیە کەسێک هاتین دەستە سەرکردن بێک و یاسا هاتینە دەستە سەرکردن بەلکو هەیە پترژی 25 ڕۆژە دژور بە بێک و بچیتە هەم بەردادگی اتمای 29 سالن بوریدا دستالات هرم کردستان السراست نفدولتی خوجوان نمایش کریه لید جواری داراش تمامی جدایه دستالات کوباری پرنسیپ دموکراسی و مافی مروی نبید و هاتنا سرجاده آن و دخواستکرنا مافان جی قدغه بید السرنخشه جهان که شارستانی دی جهویل کی و بید آمد بریفکانی کانال آسمانی پیام دهوک